دوای خۆپیشاندانەکەی مامۆستایان و فەرمانبەران بۆ ڕەتکردنەوەی شێوازی پلە بەرزکردنەوەیان، ئێستا هەڵمەتی واژۆکۆکردنەوە دەستی پێکردو و مامۆستایان و فەرمانبەران دەیانەوێت زیاد لە 100,000 واژۆکۆ بکەنەوە تاکو بەو ڕێگە مەدەنیە هەنگاوی دووەم نیشانی حکوومەت بدەن بۆ ئەوەی پلە بەرزکردنەوەی بێمەرج دەست پێ بکاتەوە. جیاواز لە هەموو جیهان سێرەکەین ئەوانەی سلکی سەربازین کە ئەوانیش گرنگە ئەوانیش مافی خۆیانە کە پلەیان بەرز بکرێتەوە، بەڵام سێرەکەی پلەی ئەو سەربازی بەرز دەکرێتەوە، بەڵام پلەی فەرمانبەرانی ئاسایی و مامۆسایان بەرز ناکرێتەوە. بۆیە مامۆسایان بۆ ئەوەی ئەو مافی خۆیان بگەڕێنەوە کۆمەڵی هەنگاویان دەست پێ کردووە. شێلەوانە خۆپیشاندانێک بوو و لە قۆناغی دووەمە کۆکردنەوەی واژووە بۆ ئەوەی داوا لە دەسەڵاتی جێبەجێکردن بکرێت لە کوردستاندا کە مافەکەی خۆیان بۆ بگەڕێنێتەوە. مامۆستایان و فەرمانبەرانی واخوازن حکوومەتی ماوە بەسەرچوو وەڵامی داواکاریەکانیان بداتەوە. ئەگینا ڕێگەکانی دیکە دەگرنەبەر و بەردەوام دەبن لە گرتنەبەری فشارە مەدەنیەکان و تەنانەت بایکۆتکردنی وەڵەکانی خوێندن لە ئەگەری بێدەنگی حکوومەت ڕێگەیەکی دیکەی فشارەکانیان دەبێت. گاوەکانی دواتریش دواتر ڕایەنەگەیەنرێ کە چی بێ بزانین تا چەندێکە حکوومەت یە بەدەم داواکەمانەوە. ئەوەی خۆپیشاندانەکە دیارە تایسا جوابێکی نییە، واژوکۆکردنەوەکەمان دەست پێ کردووە. بۆیە بزانین دوای ئەمە حکوومەت ئایا هەڵوێستی بێ لەسەرەوەی ئەو هەموو واژوەیە کۆکرێتەوە و داواکاری مامۆسایان جێبەجێیەکە کە بەڕاستی پەروەردە ئەبێ گرنگیەکی تایبەتی پێ بدرێ لە وڵاتەیە. بۆیە ئێمە ئەم ڕێگانەمان گرتوتە بەر بە خۆپیشاندان بە واژوکۆکردنەوە و هەنگاوی داهاتوش خوا بکە حکوومەتی هەرێم ینی نەیگەێنێتەوە بە زووی وەڵامی داواکاریەکان باتەوە، نەگاتە ئەوەی خوا نەخواز بایکۆتی دەوام دەست پێ بکاتەوە جارێکی تر کە مامۆسایان بە ناچاری دەستی بۆ بەرن کە ئەمە زەرمەندی یەکەم بەڕاستی لەو نێوەندەدا تەنها قوتابیانە بێ. ئەم شەقامە چۆن نابێ؟ ماوەی 7 ساڵە حکوومەتی ماوە بەسەرچوو هەرێم پلە بەرزکردنەوەی ڕاگرتووە. بەنیازە بە مارج پلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە و بۆ ڕێکارانی حکوومەت بێت 425,000 مامۆستا فەرمانبەر پلە بەرزکردنەوەکە نەیانگرێتەوە. ئەمە لە کاتێکدایە مامۆستایان و فەرمانبەران بە مافێکی یاسایی خۆیانی دەزانن و دەڵێن گشت ڕێگە مەدەنیەکان بۆ پلە بەرزکردنەوەیان دەگرنە بەر. حکوومەتی ماوە بەسەرچوو هەرێم و پێشنیاری ئاڕاستی ئەنجومەنی ڕاژە کردووە و بە مارج پلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە. ئەوەش بووەتە جێگەی نیگەرانی مامۆستایان و فەرمانبەران. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.